لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز نەهرۆ زاگرۆس توێژەر لە ئینستیتیوتی گۆڵد لەگەڵم دەبێت. بەڕێز نەهرۆ سپاسکە لەگەڵ کوردستان 24 ئەم هێرشە بەم شێوازەی کە ئەنجامدرا چاوەڕوان کراو بوو؟ چاوەڕوان کراو بوو، بەڵام هەندێک سورپرایزی گەورەی تێدا بوو. لە ماوەی دوومانجی ڕابردوودا تەواوی میدیای جیهان و تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چاوەڕوانی شەڕێک بوو لە نێوان ئیسرائیل و ئەمریکا و ئێراندا، بەڵام هەمویان چاوەڕێی ئەویان دەکرد کە شەڕەکە لە شەودا ڕوو بدات. ئەو کاتە بێکە پێشتر هیچ جم و جۆڵێکی فڕۆکەوانی لە ناوچەکەدا نامێنێ، کەچی شەڕەکە لە بەڕۆژ ڕوویدا و هیچ ئاگاداریەکی پێشوەختە نەبوو لەسەر بابەتەکەوە. گفتوگۆکانی ئێران و ئەمریکا سەبارەت بە بەرنامە ناوچیەکە و ئەتۆمیەکەی ئێران و موشەکی ئێران و پاڵپشتی ئێران بۆ گروپە چەکدارەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەبن بەست گەیشت، نەگەیشتە ئەنجامێک جا. بۆیە ئەم هێرشانە چاوەڕوان کراوە، بەڵام کاتی هێرشەکە زۆر گرنگە و ئەوەی پێم وایە کە لە دوای چەند کاتژمێرشتر دەیبیستین ئەوەیە لە دەستدانی چەند کەسایەتێکی بەرزی ئێرانیەکانە، جا لە سوپا بێ، لە دەوڵەت بێ، لەوانە بێ کە لە خامنەی نزیکن و دەشبینین کە ئەو شوێنێک کە خامنەی تێدا دەمێنێتەوە بە تەواوەتی بردومان کراوە. شتی زۆر گرنگ کە جگە لەو زانیاریانێک کە ئێوە پێشکەشتان کرد با پێتانی بڵێم چەند دەقەیەک پێش ئێستا لە ناو مۆبایلەکانی ئێراندا بۆ خەڵکی ئێران پەیامێک بە فارسی ڕۆیشتووە دەڵێ یارمەتیەکە گەیشت، بە فارسیش نووسراوە. مەبەستیان لەو یارمەتیە لە کاتی ئەوەی کە مزاهرات لە ئێران هەبوو لە دژی دەسەڵاتی ئێران، سەرۆکی ئەمریکا وتی پاڵپشتی بە ڕێگاوەیە بۆتان. مەبەستیانەوەی ئەو پەیامیان بۆ هەموو مۆبایلەکان نردووە. پێم خۆشە ئەوەش دواتر زۆر باشە. دکتۆر نەهرۆ، ئێمەی تر چاوەڕێی چی دیکە بکەین؟ پێشبینی چی دەکرێت؟ ئایا ئەمە هێرشێکی سنووردارە؟ بەپێی ئەو زانیارانێکە لە ئیسرائیل بڵاو بۆتەوە ئەم بەیانیە، ئەم چەند دقەیەک پێشەسە من ئێستا خوێنمەوە، دەڵێن بۆ 48 سەعات سنووردار دەبێت. لەبەرەوەی بیریشمان بێ ڕۆژی دووشەممە تیمی تەکنیکی ئەمریکا و ئێرانیەکان لە ڤیەنا کۆ دەبنەوە. ئیتر ئەمەش لە گۆڕێ هەیە. جا ئایا وەکو ئەوەی کە ئیسرائیلەکان دەڵێن سنووردار دەبێت بە 48 سەعات؟ نازانین، چونکە تاوەکو ئێستا ئێمە نازانین بەرپەرچی ئێرانیەکان چی دەبێت. لە کاتێکدا ئەگەر هەندێک کەسایەتی گەورەی ئێرانی کرابنە ئامانج گیانیان لە دەستداویان لە دەست نەدابێ، دەبێت بەرپەرچی ئێرانیەکان چی بێت. جا لێرەدا ئەمە گرنگە سەیری بکەین کە شەڕ ڕووەدا سەرەتاکەی پلانێک هەیە، بەڵام دواتر پلانەکان لەوانەیە بەو شێوازە نەبێت کە خۆیان باسی دەکەن. باشە دکتۆر نەهرۆ، پێت وایە کاردانەوەی ئێران چی دەبێت؟ هەرکەمێک بەر لە ئێستا بڵین لەم کاتێمە قسە دەکەین بەرپرسێکی باڵای ئێران بە ڕۆیتەرزی ڕاگەیاندووە کە هێرشێکی بەرفراوان دژی ئیسرائیل و ئەمریکا خەریکی ئامادەکاری بۆ دەکرێت. پێت وایە کاردانەوەکانی چی دەبێت؟ پێم وایە ئێران چاوەڕوانی ئەم شەڕە بوو و خۆشی ئامادە کردووە بۆ شەڕەکە، تا چەند دەتوانێت ئەو گورزە گەورەیە لە پێگەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بدا و یاخود لە ئێرانیەکان بدا. ئەمە بەڕای من جێگای گومانە، چونکە پێم وایە لە بەرامبەر ئێراندا ئیسرائیلی و ئەمریکایەکان باشتر خۆیان ئامادە کرد بوو، باشتر لە پلانەکانی ئێران تێگەیشت بوون. بەڵام وەکو گوتم ئەمە شەڕە، ینی لەوانەیە زۆر شتی جیاواز ڕووبدا لە چەند کاتژمێری داهاتوو تا بەیانی تا ڕۆژی دواتر لەوانەیە ئاراستەکان بە شێوازێکتر بگۆڕێن. بەڵام ئێران بەرپەرچ دەداتەوە. بەرپەرچەکەی ئێران وەکو ئەوە دەبێت کە لە شەڕی 12 ڕۆژەدا لە کۆتاییش شەڕەکەدا لە ڕۆژی 12دا هێرشێکی موشەکی کرد بۆ قەتەر کە تەنها سیمبۆلیک بوو. ئایا ئەم جارەش تەنها سیمبۆلیک دەبێت نازانم، بەڵام خودی ئەوەی کە شوێنی حەوانەوەی ڕەهبەری ئێران کراوەتە ئامانج، ئەمە شکاندنی شکۆی ئێرانە. ئێران چۆن بەرپەرچی ئەمە دەداتەوە پێم وایە دەبێ چاوەڕوانی باشە. وڵاتانی دیکەش، وڵاتانی ناوچەکە بەتایبەتی ترسێکی زۆریان لێ نیشتووە لەو کاتەوەی کە ئەم هەڕەشانە بۆ سەر یەکتری بەردەوامە لەلایەن ئێران و ئیسرائیل و ئەمریکاوە. پێت وایە ئەمە پەل دەکێشێت بۆ شەڕێکی گەورەی ناوچەیی، یان تەنها لە نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکا دەدەمێنێتەوە؟ پێم وانە پەل بچێشێت بۆ شەڕێکی
درێژخایەن و تەنانەت هەرێمایەتیش بەڵام لەگەڵ ئەوەشدا لەوانەیە هەندێک لەو گروپە چەکدارانە و میلیشیانەی کە هەند کە سەر بە ئێرانن ئەمانیش لە بەرامبەر ئەو هێرشانی کراوەتە سەر ئێران دژی پێگەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها ئیسرائیلیەکان ئەمانیش جوڵەیەک بکەن بەڵام تۆ بڵێ ببێتە شەڕێکی فراوان و چەندین وڵات بگرێتەوە نەخێر ناوای لێدێن نەدرێژ خایەنیش دەبێت تۆ بڵێ مانگێک و دوو مانگ ئەم شەڕ و ئەم موشەکانە لە یەکتر ئەگرن ناوای لێنایە پێم وانیە. زۆر باشە سپاس دەکەم بەڕێز دکتۆر نەهرۆز زاگرۆس توێژەر لە ئینستیتوتی گۆڵد جەنابەت میوانێکی بەردەوامی لە لای ئێمە بۆ چوونەکانت گرنگە لە پیرمامەوە لەگەڵمان بووی زۆر سپاس. باش.